سڵاوتان لێ بێت وام کاتتان باش بینەرانی خۆشەویست من گۆڵناز لە ئستودیۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردەری چەند هەواڵ. هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی نەغەدە بۆ سەر بەندکراوان، برینداربوونی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری پیرانشار، دروستکردنی پەروەندەیەکی نوێ بۆ پەخشان عەزیزی، دەستبەسەرکردنی هەوڵاتیەک لە پیرانشار، پەیوەستبوونی پەرستارانی دارا بە مانگرتنی سەراسەری پەرستارانی ئێران، هێرشی هێزەکانی دارای دەسەڵاتی ڕەشت بۆ سەربەندی ژنانی زیندانی لاکان، بێبەریکردنی حەسەن سەعیدی لە مەرەخەسی دەرمانی و چالاکی ژنانی ئەفغانستان دژ بە تالیبان. دەستپێکی هەواڵەکان. هێرشی گاردی ئەمنیەتی زیندانی نەغەدە بۆ سەر بەندکراوان. بەیانی ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ گاردی ئەمنیەتی زیندانی نەغەدە هێرشی کردە سەر بەندکراوان و کەل و پەلەکانیانی تێکدا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، فەرماندەی گاردی ئەمنیەتی زیندانی نەغەدە بە ناوی سەجاد محەڕەمی بە شێوەیەکی وەحشیانە هێرشی کردوەتە سەر بەندکراوان و وێڕای ئەشکەنجە و ئازاری بەندکراوان کەل و پەلەکانیانی تێکداوە. هەفتەی پێشوویش مامورانی زیندانی نەغەدە هێرشیان کرد بۆ سەر بەندکراوان و چەند بەندکراویان بریندار کردبوو. برینداربوونی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری پیرانشار. ئێوارەی ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ کاسبکارێکی خەڵکی پیرانشار بە ناوی هیوا قادری تەمەن 38 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری ئەو شارە بریندار کرا. بەپێی زانیاریەکان ئێوارەی ڕۆژی سێشەممە هیوا قادری لە ناوچەی سنووری کانی خودا سەر بە پیرانشار بە تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی لەو سنوورەدا بریندار کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ فیشەک بەرلاقی ئەو کاسبکارە کەوتووە و پاش برینداربوونی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. دروستکردنی پەروەندەیەکی نوێ بۆ پەخشان عەزیزی. پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام کە لەم دواییانەدا لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو، لەلایەن دادسرای ئێڤینەوە پەروەندەیەکی تازەی بۆ ساز کراوە. پەخشان عەزیزی کە لە 15 پوشپەڕی ئەم ساڵەوە لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە لەلایەن دادسەرای ئێڤینەوە بە شۆڕش لە زیندان و تێکدانی نەزمی گشتی لە کاتی هەڵبژاردننی سەرۆکۆماریدا تۆمەتبار و پەروەندەیەکی تازەی بۆ ساز کراوە. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار. 2 ڕۆژ بەسەر کاتی دەستبەسەرکردنی ڕەحمان قادری هاوڵاتی خەڵکی پیرانشار لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە تێدەپەڕێت و هێشتا زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەسان نییە. ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژی 1403 ڕەحمان قادری پاش بانکران بۆ ئیتڵاعاتی سوپای پاسدارانی پیرانشار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ناوبراو پێشتری چەندین جار لەلایەن دام و دەستگا ئەمنیەتی و قەزاییەکانی کۆماری ئیسلامیەوە بانگێش کرابوو. پەیوەستبوونی پەرستارانی دارا بە مانگرتنی سەراسەری پەرستارانی ئێران. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ پەرستارانی نەخۆشخانەکانی شارستانی دارابی سەر باوەستانی فارس پەیوەست بە مانگرتنی سەراسەری پەرستارانی ئێران بوون. ماوەی 1 هەفتەیەکە پەرستارانی نەخۆشخانەکانی چەند پارێزگای ئیران دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی مانیان گرتووە و ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو مانگرتنە پەرە دەسێنێت. ڕۆژی ڕابردوو پەرستارانی نەخۆشخانەکانی دارا پەیوەست بە مانگرتنی هاوکارەکانیان لە شیراز، فەسا، جەهرۆم، ئابادە، بەندەرعەباس، کەنگان، بوشێر، کرماشان، شاباد، ساری، کەرەج، ئەراگ و یەزد بوون. پەرستاران خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تەعرەفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار و دامەزراندنی هێزی کاری نوێ بوون. هێرشی هێزەکانی دارای دەسەڵاتی ڕەشت بۆ سەربەندی ژنانی زیندانی لاکان. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ هێزەکانی دارای دەسەڵاتی ڕەشت هێرشیان کرد سەر بەندی ژنانی زیندانی لاکان و 2 چالاکی بەندکراو لەو زیندانیان بۆ گرتوخانەیە و ناوەندە ئەمنیەتیە گواستووەتەوە.
پاش هێرشی ئیدارەی ئیتلاعات بۆ سەربەندی ژنانی زیندانی ڕەشت و دەست بەسەرکردنی دوو بەندکرا و زیندانیانی دیکەی ئەو بەندیخانەیە لە ئاز هەڵسوکەوتی مەعمورانی وەزارەتی ئیتلاعات ناڕەزایەتیان دەربڕیوە. بەندکراوانی ناڕازی دادوەری چاودێری زیندانیان بانگ کردووە و سکاڵایان لەسەر هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم تۆمار کردووە، بەڵام وەڵامێکیان وەرنەگرتووە. شایانی بەسە کە ناسناوی ئەو دوو بەندکراوە هێشتا ئاشکرا نەکراوە. بێبەریکردنی حەسەن سەعیدی لە مەرەخەسی جەرمانی. حەسەن سەعیدی چالاکی کرێکاری بەندکرا و ئەندامی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران سەرڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی مەرەخەسی دەرمانی بێبەش کراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، منداڵی حەسەن سەعیدی نەخۆشی دڵی هەیە و مانگی پوشپەڕی ئەمساڵ بۆ ئەوەی چاودێری پرۆسەی دەرمانی منداڵەکەی بکات داوای مەرەخەسی کردبوو، بەڵام بەرپرسانی زیندانی هێڤین لەگەڵ ئەو داواکاریە دژایەتیان کردووە. بێ تاوان ناساندنی توماش ساڵحی لە تۆمەتی ئەفسادولفیلئەرز. ئەمیر ڕەیسیان پارێزەری توماچ ساڵحی ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ ڕایگەیان توماچ کە پێشتر حکمی ئەعدامی هەڵوەشێندرا بوو لە تۆمەتی ئەفسادولفیلئەرز بێتاوان ناسێندرا. پێشتر لە قیپەنجی دادگای ئینقلابی ئیسفەهان لە پەروەندەی ژمارەی ببورن 1401 توماچ ساڵحی ئەو هونەرمەندەی بەیەدام مەحکوم کردبوو. بەوتەی پارێزەری توماچ بۆ تۆمەتەکانی دیکەی ئەو بەندکراوە قەراری ڕاگررتنی بە دوواداچوون دەرکراوە و سەبارەت بە پێڕاگەشتن بە دۆ تومەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندە و تێکدانی نەزمی گشتی دەنگ بە نەبوونی سەلاحیەتی دادگای کەیفەری دراوە. گیانلەدەستان و برینداربوونی چوار کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ سێ کرێکار و پەرستارێک بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار و گوشاری کاری گیانیان لەدەستاوە و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان، کرێکارێکی شاغڵ لە کارگەی ماسەشوویی مەرزەنی ئابادی چالووس بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستاوە. لە شاری سپیدانی سەربەوەستانی فارس، پەرستارێک بە ناوی پەروانە ماندەنی لە کاتی گواستنەوەی سێ نەخۆش بۆ شیراز بەهۆی گوشاری زۆری کار و نەبوونی کاتی پشودان گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە، کرێکارێکی خەڵکی تاران بەهۆی گیرخواردنی دەستی لە نێو چەرخی گۆشتدا بە سەختی بریندار و لە شارستانی شۆقانی سەر بە خوراسانی شۆمالی کرێکارێکی بینەسازی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. کوژران و برینداربوونی دوو شارۆمەندی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسدارانی خاش ئۆتۆمبیلێکی بنەماڵەیەکی بەلوچیان دایە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو تەقەکردنەدا شۆفەری ئۆتۆمبیلەکە بە ناوی نادر شاهۆزەهی گیانی لەدەستاوە و کوڕەکەی بە ناوی بێهزاد شاهۆزەهی بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی حالڤەژ، ئۆتۆمبیلی ئەو شارۆمەندە بەلوچە پاش وەرگرتنی بنزین لە یەکێک لە بنزینخانەکانی شاری خاش لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بەبێ هۆکار دراوەتە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە نادر شاهۆزەهی تەمەن 34 ساڵ گیانی لەدەستاوە و بێهروز شاهۆزەهی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. خۆپیشاندانی کارمەندان و کرێکارانی ئارژەنتینی دژ بە دەوڵەت. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ کارمەندان و کرێکارانی بەشی دەوڵەتی لە ئارژەنتین بە بڕیاری یەکێتی کرێکارانی ئەو وڵاتە دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان، کارمەندان و کرێکارانی ناڕازی خەڵکی ئارژەنتین بە کۆبوونەوە لە بەردەم وەزارەتی دارایی ناڕزایەتی خۆیان لە ئاز ڕێژەی بەرزی هەڵاوسان، کەمی حەقدەست، نەبوونی ئەمنیەتی پیشەیی و گرانی نیشانداوە و خوازیاری زیادکردنی ڕێژەی حەقدەست بوون. وا دووە هەواڵمان سەبارەتە بە چالاکی ژنانی ئەفغانستان دژ بە تالیبان. ڕۆژی چوارشەممە 24 گەلاوێژ هاوکات لەگەڵ سێهەمین ساڵی بەدەسەڵاتگەیشتنی گروپی تالیبان لە ئەفغانستان ژنانی ئازادیخوازی ئەو وڵاتە دژ بە دەوڵەت چالاکیان ئەنجامدا. ڕۆژی ڕابردوو حکوومەتی تالیبان سێهەمین ساڵی بەدەسەڵاتگەیشتنی جێژنگرت و ژنانی ئازادیخوازی ئەو وڵاتە لە شاری کابۆل دژ بە ئیمارەتی ئیسلامی تالیبان دروشمیان بەرز کردەوە و بە بڵاوکردنەوەی تراک
ڕوو لە کۆمەڵگای جیهانی ڕۆژی 15 ئاگۆستیان وەکو ڕۆژێکی ڕەش ناوبرد و خوازیاری ئازادی هەموو بانکراوانی ژن لە زیندانەکانی ئەو گروپە بوون. ژنانی ئازا و بێری ئەفغانستان ڕایانگەیان کە دەسەڵاتدارانی تالیبان لە ژنان وەکو ئامرازێک بۆ گەیشتن بە ئامانجە سیاسیەکانیان کەڵک وەردەگرن. بینەرانی عەزیز، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بشین.